پەیامی من وەکو ژنێکە ژنێکی هۆنەرمەند ئەوەیە کە ئێمە کورد دەبێت یەک بگرین کونگرەی یەکێتی ببەسین بە تایبەتی هۆنەرمەند دەبێت بەڕاستی ئیتحادێکی جوان دەست پێ بکەن چونکە هۆنەر لە ناو کۆمەڵگادا سەرەکیکی زۆر گرنگی هەیە شۆڕش چەندە گرنگە ڕێخستنی چەندە گرنگە هۆنەر ئەوەندەیش گرنگە لە ناو کۆمەڵگا بۆ گەنجی نوێمان ئەم ڕۆژە 36 ساڵە ئێستا 15 تەباخ ئێمە پیرۆزبایی یەکەین هەم لە ئەوروپا هەم لە هەر چوار پارچەی کوردستان و لە قەندیلی سەربەرزە و بەڵام دەوڵەتانی داگیرکەر هەر کات بە شێوازێک ویستویانە ئەم جەژنی ئێمە خراپکەن یاوەی کە مۆراڵی گەل خراپکەن بەڵام مۆراڵی گەل هەمیشە بەرز بووگە توانێت گیانە بەشداری بکەن و ئەم جەژنە پیرۆزبایی بکرێ و ئەمەش ئەبێ بزانین کە ئێمە دەوڵەتانی تورکیە و ئێران و سووریا و عێراق هیچ کات دڵسۆزی ئێمە گەلی کورد نەبوون ئەبێ ئێمە گەلی کورد خۆمانیتر ڕاهەستینە سەرپا بێدەنگی بشکنین بە تایبەت ژن تا ژن پێشەنگایەتی نەکا ئێمە سەر ناکەوین من وەکو خۆم ژنێک ئەڵم ئەبێ ژن بەڕاستی پێشەنگایەتی بکە بە تایبەت لە باشووری کوردستان ژنان ئێستا هیچ مافیان نییە یعنی ئەوە نییە کە تو بڵێ کە بەڕاستی وەکو ژنێکی ئازا یا وەکو ژنێکی ئازاد ئەتوان هەموو کارەکەن قەتڵ عام کە لە باشووری کوردستان زیاترە ئەوەیش دەسەڵاتی تورکیە ئەوەنە کاریگەری کردگە لەسەر خەڵکی باشووری کوردستان پەیامی من ئەوەیە کە لەم ڕۆژە تایبەتە کە بە کەسایەتی شەهید ئەگیت و شەهیدانی تر و هەروەها شەهید هەڵمەت کە خۆی خەڵکی باشووری کوردستان بوو خەڵکی باشوور هەروە چوارپارچەی کوردستانش بێدەنگ نەبنەوە هەست لە سەرپا کە ئێمە بتوانین بەڕاستی مافی خۆمان وەربگرین بۆ یادی 15 تەباخ بۆ بەڕێز هەڤاڵ ئەگیت یەکەمین فیشەشی تەقان بەڕووی دوژمنانی کوردستانە ئەو سەلماندی کە ئەمڕۆکە شۆڕشێک بەرپا بووە لە هەر چوار پارچەی کوردستان کە ئەو کاری بۆ کرد ئیستاکە ئەو هەندێک لە ئامانجەکانی گەلی کورد بەدی هاتووە بەڵام بەداخەوە ئەو ئامانجانەی کە دەمانەوێشتان بەدینە هاتووە ئەوەی کە بۆ خۆمان دەمانەوێت بگەینە لووتکە و ئاستی ئەو ڕزگاریکە بۆ خۆمان دەمانەوێت پەیامی من بەداخەوە ئەمڕۆکە هێزێک ئەو هێزە سیاسیانەی کە لە گۆڕەپانی کوردستانی هەر چوار پارچەیە کارەکەن پەرتیەکیان پێوە دیارە بەڕاستی ئەو پەرتبوونە زۆر زەرەر بە دۆخی نژادی کورد دەگەێنێ لە ڕۆژهەڵاتی ناوینە پێویستە ئەو پەرتبوونە هەمووی لەسەر یەک مێزە کۆبنەوە و یەک گوتاریشی سیاسی گشتگیریان هەبێت بۆ ئەوەی کە بتوانن زاڵ بن بەسەر ئەو دژمنانی کە لە هەر چوار لاوە گەمارۆیان داوین و بە تایبەت ئەو هێزە کاپیتالیستێ جیهانیەکان ئەوانەی کە دەیانوێت ئەمڕۆکە بەرژەوەندەکانیان لە ڕۆژهەڵاتی ناوینە بەدیبێنن جا بۆیە ئێمە لێرە دەمانەوێت دەبێت خۆمان نوێ بکەینەوە بەرامبەر بەو دژمنکاری و داگیرکاریانەی کە ئەمڕۆکە بەرامبەرمان ئەنجام دەدرێت پێویستە ئێمەش بۆ خۆمان نوێ بکەینەوە چۆن ئەو هێزە سەرمایەدارانە هەمیشە بۆ خۆیان لە نوێبوونەوەیە بینیوەتەوە و خۆیان نوێەکەنەوە پێویستە ئێمەش یعنی گوتارێکی جیاوازترمان هەبێ گوتارەکانی پێشووتر نەبێت و بە شێوازێکی مەدەنیانەتر و نەتەوەییترەوە بێنە گۆڕەپانی هەر چوار پارچەی کوردستان ئەو خەباتی کە بۆ خۆمان دەمانەوێت بەدیبێنین.